هەر دامەزراوەیەک هەر حیزبێک کاتێک کە دەست بۆ پلانە بە بەڵگەی ئەوەیە کە ئەو حیزبە حیزبێکی زیندووە و ئەوێ لە واقعی کە کاری تیاکە کاریگەری بەجێ بهێڵێت حتمما هەر ئەو جەماوەری کە کاری لەسەرەکە ئەوێ خزمەتێکی زیاتر بەو جەماوەری خۆی بگەێنێت ئەمە ژوامان لێکا کە بڵێن لەناو هەر کۆمەڵگەیەکە تاکەکان ئەگەر لەسەر پلان هەنگاو بنێن دیارە ئەو تاکانە کۆمەڵە تاکێکی پێگەشتووە بن تۆمە کۆمەڵە تاکێکە بن کە سوودیان ئەبێ بۆ کۆمەلگاکەیان بوونی پلان بۆ هەر مؤسسە و دەستگا و ئۆرگان و دامەزراوەیەک زۆر گرنگ و پێویستە لەبەرەوەی ئیش بەسەر بە پلان بۆ بەرنامە بڕوات ئەوە بەرهەمی باشی ئەبێ و ئامانجەکانیش بە تەحقیق و دێتە دی بەڵام نەبوونی پلانیش بە پێچەوانەوە ئەو کاتەش پرزەیی دروستە بێت و کار بە بەرنامە ناڕوات و دوایی ڕەنگە کارەساتش لێ دروست ببێت ئەوەی کە ئێمە شاهیدی ئەو وەزعین کە لەسەر لە هەرێمی کوردستانە هەیە بەڕاستی دیارە نەبوونی پلان و بێبەرنامەیی بەو حکومەتەوە و دامەزراوانەی حکومەتەیە کە ئەگەر بێت و بە پلان و بە لەسەر بەرنامەیەکی پێشوەختەدا ئیش بکرایە بەڕاستی کار ناگەشت ئەمەی کە ئێستا پێگەشتون کە دوای 26 ساڵ هەوڵ و تێکۆشان و خەبات و کارکردن و کاری حکومی ئێستا ئەوە گەڕێنێتەوە بە خاڵی سفر و ئەو کارەساتانی بەسەر ئەو گەلوملەتێمە هاتووە.